خاتون وابینی لە زۆربەی ماڵا بە تایبەتی ئەمە خانمەکانە یعنی خۆیان لە چەند ڕۆژێ پێش دەژن ئەڕۆنە بازاڕ شتە جوانەکانە کڕن و ئەوەی کە تۆش هێناوتە مۆم و گوڵ و لەگەڵ ئەو چەرەسات و خواردنەوەیانەیە چۆن ئەمانە هەمووی بە شێوەیە کە یاخود چۆن ئەبێ بڕازێتەوە و ئەبێ لە کوێش ئادامبرێ لە ماڵە لە ژووری میوانە یاخود شەر نییە بێ لە شوێنی کاردابرێ مرج نییە لەو ژووری کلیدا ئەنیشن یعنی کاتێک کە کەسەکان سەردانیان ئەکەن جا ئەگەر لە ژووری میواندا ئەنیشن یا هەر لە شوێنێک کە خۆیان حەزەکەن دابنیشن ئەتوانن ئامادەکاری لەو شوێنەیە بکەن. ئەمە شتی زۆر بەسیط بوو بەڕاستی وەکو خۆتان نەزانن کتۆپڕ بوو هاتنەکە بەس زۆر سپاس شتێکی سادەی و هیوادارین ئیسفادی هەبێت بۆ دەوروبەر وەکو ئەزانن نقڵەکە گوڵی مەجلیسە هەر ئەبێ هەبێت بۆ جەژن چونکە ئیتر ئەوە مانای جەژنە شیرینی و نقڵەکە بەڵێ بەڵێ خۆم تەکلیفم کردووە بازاڕە هەیە ئەم بازاڕەفانە من خۆم دروستی ئەەکەم کاغەزی تەغلیفەکە بە تایبەتی دروستی ئەەکەم بۆ ئەوەی کە بەرگەکەی پێ بگرمەوە مەبەستمەوەی ئەگەر خاتونێک ویستی خۆی لە ماڵەوە ئەمە دروست بکە لە بازاڕە کەرەستەکانی هەیە بەڵێ زۆر ئاسانە ئەتوانین لە هەر شوێنێکە بتەوێت ئەو سنتەر و شتانەی کە ئیشی پرنتەکەن وەرەقەیەکە تۆ ڕسمەکەی پێ ئەڵیت ئیتر ڕانەکەی بێت ڕسمەکەی بێت یا هەر جۆرە دیزاینەکە خۆت پێت خۆشە داوای لێ ئەکەیت چۆن ڕسم ئەشۆرێتەوە هەر بوو شێوازە بۆت ئەشۆنەوە ئیتر دوایی عینەی بە نقڵەکە و ئەیکەی بەو بەرگی کە خۆت پێ خۆشە بێگومان هەمووشی ڕەنگەکان جیاوازترە بەڵێ هەموو جۆرە ڕەنێک هەیە هیچ جارێک لە جارێکی تر ناچێ ینی ئێستا ئەمدانەیە لە هیچ جارێکی تر ناچێ هەر جار و جۆرێک دەرەچێ ئیتر بەپی بۆنەکە بەپی جلو بەرگەکە بەپی ڕەنگی ماڵەکە هەموو کەسەکە ئیتر بەو جۆرە تەنسیقی ئەکات بەپی هەموو شتەکان ئێستا تۆم سێ ڕەنگت بێکۆت بەڵێ ڕێکخستووە ئەم دوودانیان کارت زۆر جوانە لەسەر ئەو مێزەی کە بۆ پێشوازیکردن لە میوانی جەژن ئامادەکرێت و حازر ئەکرێت باشترە چی دابنرێت؟ وەکووتمان نقڵەکە ینی ئەوە میوانی قۆری چاکەت حازر کردووە ئەمانە پێویستەکە هەمووی هەبێت ئەگەر هەبێت خۆشترە بۆ دانیشتنەکە لە بری ئەوەی هەستی و بیت و بڕۆی کەسەکە نبینی وەنیە کە هەڵەسییت و ئەڕۆی کەسەکە نبینی من هەر خۆم عادەتم وایە کە میوانێکمیت مێزی شیرینی و مێزی عنی چاو تەنانەت خواردن و شتیش هەمووی ئامادەکەم پێشوەختە ئەڵەم بۆی کە کەسەکە هات ئیتر نانەکە تێکیت و ئەی خۆیت دوای ناخواردنەکە ئەنجاچی بەسەر مێزی شیرینیەکە ئیتر ئەوانی تر بەجێ هێڵیت ئەڵەم ئەوەیان بۆ دوایی مهم ئەوەیە تۆ چێژ لەو کاتە ببینیت زۆر باشە بابینە لای ئامادەکردنی چەرەسات بەگشتی ئێسا لە جەژنە لە زۆربەی ماڵەکانە هەر لێ سەلام و عەلەیکوم ئیتر شەربەتێکە بۆیێنێ و با دوورکەینەوە لە خواردنەوە گازیەکان چکە زیانێکی زۆری هەیە ئەگە شەربەتەکە فرێژیش بوو زۆر باشترە یەکسەر ڕاستەخۆ کە کەوتیتە گفتوگۆ باسکردن چەرەسەکە بۆدانن چەرەسەکان چییە کە دایانێت لە ماڵە بۆ خواردن و بۆ ڕازاندنەوەی مێزەکان چەرەسەکان بستەیە گازۆیە گوڵە بەڕۆژەیە باشە ناوکە کوولەکەیە ینی ئەو شتانی کە عادەتەن خەڵک پێی خۆشە بیخوات ئیتر وە بزانام لە ئێستاشە گازۆ بستە لە هەمووی زیاتر ئەخورێت خەڵک زۆر حەزی لێتی بەپی ئەمەی تریشیان بەپی فەسڵەکە و کەش و هەواکە ئێستا بۆ نمونە ئەم بەیانیە سارد بوو یعنی بۆ شتێکی گەرم خۆشترە نسکافێک بێت چایەک بێت قاوەیەک بێت لە شەربەتەکە خۆشترە چکە کەمێک ئەڵی کەش و هەواکی ساردا بارانێک تووشی پەتا هەڵامەت بوو بێجا هەڵامەتە بە تایبەت بن و تۆ زۆر جاریش سەرکۆ کەسانێک کە جەژنیان کردو نانی جەژنیان خواردو لانەی بە پەلەپەل نانەکان خواردو فریای چاکە نەکەوتون هەر بۆی زۆر خۆشە تۆگەر بە چایەکی گەرم پێشوازی لێ بکەیت پێمە بە زۆر لطفی من واشتم خۆشترا ئەگەر بۆ نمونە نسکافە بێت یان چا بێت مۆمێکی لەژێرا دابنیت حەزر بێت بەڵێ کە کەسێک هات یەکسەر ئەتوانیت ڕاستەخۆ بۆی تێکەیت و بیخوات ئیتر ئەوە لەو هەستانی تریش دوورەکەویتەوە ئەو جارە ژەڵناسی خۆی ئەو خواردنانە یاخۆ خواردنەوانە یاخۆ شیرینیەکان چەنە چێژەکەی خۆیت ئەو نەش جوانەکەی سەرنج ڕاکێشێ لەگەڵەوەی کە تۆ ئەم شتانە دانی تا چەند گرنگە ئەم جوانکاریانە لە گوڵ و مۆم و کۆمەڵەشتی ناسێک لەگەڵ یادابنەی بۆی مێزەکە جوانتر بکات ئەوەی کە لەی من ئەساسە یعنی لەگەڵ مرج نییە تەنها بابەتی جژن بێت لەوانەیە بابەتی نانی بەیانی بێت بابەتی نان خواردنێکی نیوەڕۆ بێت یان ئێوارە بێت هەمووی من ئەڵێم با گوڵی تیابێ با مۆمی تیابێ چونکە ئەوە ئیحساسێکی خۆشی هەیە بە تایبەتی عنی کاتێک کە ئەو مۆمە ئیشەکات نانەخۆیت
جاران بیرەکەوێتەوە زۆر خۆشە هەرچەنە کە کارە باشەیە بەس ڕووناکیەکی جوانی هەیە ئەتوانی تۆزی ڕووناکی ماڵەکە و کسکەیت بەڵێ تۆزێ کزیکەیت ئێمە خۆمان لە ماڵەوە عادەتەن ڕووناکی ماڵمان کزە هەر حەزەکەین ئەو ڕووناکیە کەمانە هەبن خۆشترە وەک لە ڕووناکی زۆر احساسێکی خۆشیشی هەیە کاتێک ئەوە ئەبینیت زۆر ئارام دروستە بە ئارامی توانێت دامنشی گفتگۆ بکەیت لەسەرەکەش ئەوە هەموو کاتێ هەر دڵمانەکاتەوە یعنی جوانترینە زۆر زۆر جوانە بەڕای من هەموو کاتێک گوڵ هەبێت لە کاتی نان خواردن لە کاتی شیرینی لە کاتی نانی بەیانی هەموو کاتێک پێم جوانە هەبێت جایتر ئەگەر باخچێ شتێکی جوانیشە هەبێت وە نمونەلیکی تۆ هەفتان و گوڵی سروشتیش بێت تازە بە تازە ئەوە هەر زۆر جوانتر و باشە باسی بابەتیشی کە بکەین ئەمەوەکو مێزەکە بەڵام ئێساگەر دقت بین بە تایبەتی ئێستا کە ئێمە گفتوگۆکەین لە ماڵەکان سەردانی کە هەیە جەژنتان پیرۆز بێ بەخێربێنی وایڵێ بەخوا پەلەمەوەمانەکە نوقڵی هینمان هەیە جەژنمانێ و کۆمەی ئێمە ئەمە خانمان هەندێک جار بە هەندێک شێوازی جیاواز ئەمەنەی گرنگجیێن بە نقڵدانەکە زۆرجار نقڵەکە زۆر ئەوە ناوێت بۆی ڕازێننەوە بە شێوەیەکی جیاواز بێ هەیە بە گوڵی تەبیعی ئەیچنێت وەیبات بۆ میوانەکە ئەمە تا چەند گرنگە گرنگی پێ بێ چکەمە بەردەوام لە بەردەسە بزەبت بەڕای من یعنی لە سادەترین شتەکانی ژیانمان هەتا گەورەترین باشترە کە گرنگی پێبین هەر بۆ نفسیەتی خۆمانە ئەم شتانە یعنی دڵمان پێی خۆشە ئەگینا هیچ شتێک نییە بڵێ با شتەکە واو بێت کە کەسێک بینی نە هەر خۆت نفسی خۆت ئێستا ئەگەر هیچ میوانێکی شنەیە خوددانیشی بە دیار ئەو مێزونانەوە کە جوانە و ڕازاوەتەوە و شتێکی جوانە خۆشە ئەو قاپی بەردەمە کە نانەکەی تیا ئەخۆی قاپێکی جوان بێت هەستێکی ترە هەیە و چێژێکی تری هەیە خواردنەکە وایە لەبەر ئەو نقڵەژە تاوەکو لە شتێکی ڕازاوەتر و جوانترابێت هەستێکی خۆشتری هەیە لە خۆت و حەزەکەی یەکسریش نقڵەکە بخۆی کە ئەبینی بۆ جۆرێ وایە زۆر جار کاتێت و سەردانی ئەو ماڵاناکەی خاتونەکان بەم شێوێ بە سەلیقەن هەمیشە وەسفەکرێت لەناو کەسانی بەڵێن سەردانی کاریان ئەڵێن فڵان کەس زۆر زۆر بە سەلیقەی بنیان بچێتە ماڵەکەی حەزەکات چاو لەسەر شتەکان هەڵ من تەبیعەتێکیشم هەیە ئەو شتی کە جوان بێت بچمە شوێنەکە ئەبێ یەکسەر بیڵێم بە کەسەکە زۆر جوانە ئەو شتە زۆر جوانە گفتوگوی خانمەکانە لەوانێ زۆر زۆر شتێکی باش بێت سەرکۆ چونکە زۆر جار بەداخەوە کەسی وامان هەیە ئەگەر شتێکی جوان بێت نایدرکێنەڵێ با پی نەڵێم نانێ ئێستا لە چاوە ترسن و لەمانە بەڵام زۆر هەستێکی خۆش بە کەسەکەش دڵی مطمئینە بێت و هەستێکی خۆشە